سڵاوی خواتانە بێ قوتابی نەخۆشەویست بن مامۆستا عەلی باپێ ڕوستایی لە کۆتای یونت لە یونتی هەفتەم لەگەڵتان ئەبم لە ڕابەکردنی بابەتەکانی یونتی هەفتەم یەکەم بابەتمان بە ناوی پارتیسیپل کلۆزە. پارتیسیپل کلۆز واتە پاڕستەی بکەری و بەرکاریە. پاڕستەی بکەری و بەرکاری چییە؟ وەسفی کار و چالاکیەکان ئەکا. ئەوە ڕاستەوخۆ لە دوو ئەوانە کە وەسف ئەکرێ دەبی فرمانەکە چ دامنێ فرمانی ئاینجی دامنێ. بۆ نمونە لێرە باس ئەکەین پارتیسیپل کلۆز طبعاً سێ شێوازمان هەیە، هەر سێ شێوازەکان باس ئەکەین، بەڵام لە هەر سێ شێوازەکان فرمانەکانمان دەبی فرمانێکی چی پێوەبی؟ فرمانەکە ئاینجی پێوەبی. کەواتە لە بەشی یەکەمیان هەر کاتێک پارتیسیپل کلۆز یەکەم بەخۆی شێوازێکی پرسی فۆرمەکە کووە سەبجێکت دێ، لە دوای سەبجێکتی ڤێربیە ئیز ئام ئار وۆزوێر ڕاستەوخۆ و لە دووان ناوی کەس دێ یعنی کە دەرین ئۆبجێکت دەگرێت، ناوی کەسە یانە ناوی شتە یانە ڕاناوە یان ناوی گیاندارە. هەر کاتێک ئەوانە هاتن لە دوای ئیز ئام ئار وۆزوێر ڕاستەوخۆ لە دووان چ دێ؟ فرمانێک دێ ئاینجی پێوەبی. ئێستا یەکەم گوتمان سەبجێکت، دوای ڤێربیەکان ئیز ئام ئار وۆزوێر، دوای ئەوجا ناوی کەسە، ناوی شتە، ناوی پیشەیە، ڕاناوەکانە. لە دووان ئەوای کە ئیشمان پێ فرمانە ئەویشکەوە فرمانەکە ئاینجی دائەنێ. بۆ نمونە ئێستا هەندێک پرسیاری لەسەر بکەین لەسەرەوانە. یەکەم شت کە باسی کردی لێرانە دەڵێتێ the second speaker سەبجێکتە چی وەرگرتیە؟ was ئەوە ڤێربی، دوای ناوی چات ناوی کەس لیۆن بێک. لە ڕاستەوخۆ لە دوانیش ساعت فرمان ئاینجی کەوا ئیشمان بەوێ دەبی فرمان ئاینجی بێ پێ دەگوترێ پارتیسیپل کلۆز. ئەوە پرسیارێکمان لەسەر حەل کرد بە شێوازی هەڵبژاردن دەڵێن that was Maria Delgado. ذاتەکە لێرانە بە چاتی بە سەبجێکت دوایێ چی وەرگرتێ لە ڤێربی was ناوی کەسی لە دوات ماریا دلگادۆ، ئەوجا لە دووان ڕاستەوخۆسە دێ دەبی فرمانێک بێ فرمانەکە ئاینجی پێوەبی. بۆ نمونە دەڵێ introduced ئەو دەڵێ to introduced، ئەو دەڵێ has introducing لێ دەڵێ introducing، کەوا دەوە پێ دەگوترێ پارتیسیپل کلۆز ڕاستەوخۆ لە دوای سەبجێکت ڤێربی ناوی کەسیان ناوی حەیوانیان ناوی جاندار یەکسەر فرمانەکە چا دەی فرمانەکە ئاینجی پێوەبی. دووەم this is the ferry، ئەو جارەی دیسان سەبجێکتماندا ئەو جارە ڤێربیەکەمان چیە؟ ئیز. ئەو جارە the ferry ئەو کەشتیەکەوە ستێلا لەگەر ئازاد قادر بەیەکەوە چوونە چێن دەرچوونە ستێتن ئایلەند it was free and quick. ئەو فێری ئەو کەشتی گەشتیارەیە کەواتە باسمان گوتمەیان ناوی کەسە یان ناوی شتە. ئێستاوە ناوی شتە فێری کەشتی گەشتیاری ناوی شتە. گوتمان ڕاستەوخۆش لە دووان چ دەی فرمان ئاینجیبی مادەم ئیز هاتیە ناوی شتی شاتیە چمان لێرە نەقوستانە لێرە فرمانە دەمانەوێت کە ئاینجیبی. ئەو دەڵێت take took taken taking کەواتە ئاینجەکەمان دانا ئەو پێ دەگوترێ پارتیسیپل کلۆز. پرسیارێکەمانەیە that was my friend، ئەوە برا هاوڕێیەکەم بوو. that لەگەر was ڤێربی هات ئەو جارێ my friend هاوڕێیەکەم لە دووانێک سەر دەبێ فرمانەکە چ بێ؟ فرمانێکی ئاینجیدا. drives to drive هات driving کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە؟ driving the bicycle. ئەو جار ڕاناومان هەیە دەڵێن it is me ڤێربی هاتیە لە دوو ڤێربیشتی هاتیە ڕاناوێک هاتیە ئەو جار چی نەخستانە لێرانە فرمانێکمان دەبی دابنێن فرمانەکی ئاینجی. وەکو چێ speaks نابی to speak none of them کەواتە وەڵامە ڕاستەکەمان speakingە. بابە ئەوە پارتیسیپل کلۆز بەشی یەکەم بابەتێکی ئاسانە، لە هەر سێ شێواز هەر فرمانەکە ئاینجی دانین، بەڵام پێویستە قوتای بیناستەوە هەر کاتێک ڤێربیمان دیت ئیز ئام ئار وۆزوێر ئەو جار لە دووان ناوی کەس ناوی شت ناوی حەیوانات ڕاناو وەیان پیشە ئەگەر لە دووان ئەوانە هات یەکسەر لە دووان چ دانێن فرمانەکی ئاینجی دانێن. ئەوە بەنزت بەشی یەکەم. بەشی دووەم هەندێک وشەمان هەیە پێی دەناسینەوە هەر کاتێک لە ناو ڕستەی ئەو وشانەمان هەبوو دیسان ئیشمان بەچ دەبی؟ ئیشمان بە فرمان بە ئاینجی دەبی. ئەوشە پارتیسیپل کلۆزە. هەندێک وشەی هەستەوەریمان هەیە هەستەوەرەکان لە سنس وەکو چێ مەسەلەن ئەو شان لە خۆت لە بەرکە هێرد یعنی گوێبیستن ڕیمێبەر بیر هاتنەوە لسن گوێ بگرە سی بەڕابردوش سۆ یعنی بینین دیتی وەیان ڕیکۆرد تۆمارکردن
interesting لەگەر watch ئەوانە هەموو چیە فەرمانە هەستەوەرەکان هەر کاتێک ئەوانەمان لە ڕستەی دیتن 1 2 3 4 5 6 7 ئەو هەفتەمان لە ناو ڕستەی دیتن یەکسەر لە دووانیش دیسان ناوی کەسێک دێ ئەو جا فەرمانەکە ئیشمان بە ing دەبی مەسەڵ ئێستا لێرە وشەی چمان هەیە hurt ها دەڵێ چێ we hurt ها وشەی هەیەمان هەیە لێرە باسمان کرد ڕیمێمان هەیە لێرە لسنمان هەیە سۆ یانە سیمان هەیە ڕیکۆردەرمان هەیەوە کەواتەوە هەستەوەرەکانمان باسکردن وە لە دووانیش سێتێ the previous speaker قسەکەرەکەیە جاک ناوە دیمتری ناوە میشێل ناوە ماریا دلگادۆ ناوە کەواتە لە دووانیش ناوی کەس هات ڕاستەوخۆ فەرمانەکە دەبێت ناو گۆشای چ دابنین فەرمانێک دابنین ing پێوەبی بۆ نمونە نووسرایە تۆک ئەو نووسرای هاس تۆکینگ وڵ تۆک کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە تۆکینگە ئەوەش پارتیسیپل کلۆز لەو بەشەیە ویان ریمێمبەر دیسان هاتیە ریمێمبەر وشە دوای جاک هاتیە فەرمانەکە دەبی لێرە چ دابنین فەرمانێک دابنین ing پێوەبی دیسان ئاد وەڵامە ڕاستیە ئادینگە ئەوانەش هەڵەیە لیسن هاتیە دیمتری ناوی کەس هاتیە دیسان دەرێن arguing نمبر 8 we saw هاتیە لەگەر ناوی کەس دیسان دەرێن چێ فەرمانێک دەبی ing دابنین وشەی ڕیکۆرد هاتیە ماریا دلگادۆش ناوی کەسە دیسان فەرمانەکە دەبی چ دابنین فەرمانی introduce بە ئەوەش بەشی دووەم لە چێ لە participle clause ئەو جارێ بەشێکی دیکەمان هەیە لە participle clause ئەویش پێی دەگوترێ conjunction بابە ئەمە لە دەرسی لە یەکەم یونت باسی کۆمەڵە conjunctionمان کرد و لە یونیتی پێنجەمیش باسی conjunctionمان کرد و لە یونیتی هەفتەمیش هەمان conjunctionە گوتمان لە یونیتی پێنجەمیش هەر باسمان کرد گوتمان چۆن بتوانین لە پرسیار لە ئیمتیحان ئەگەر هاتووە لێکی جیاواز بکەینەوە بەخۆی لە یونتی یەکەم ئەمە بیفۆرمان هەیە ئافتەرمان هەیە وایڵمان هەیە ئەسمان هەیە ئەوانە هەموو هەرێکی بە شێوە یاسای خۆی حەل دەکرێت مەسەلەن کە دەڵێن بیفۆر دەبی ڕابردوو ئەو جا ڕابردووی تەواوی کە گوتمان ئافتەر دەبی ڕابردووی تەواوی ئەو جا ڕابردووی کە گوتمان ئاز لەگەر وایڵ گوتمان دەبی وە زوێر و ing ئەو جا ئیدی تێدابی ئەوە بەنسبەت یونیتی یەکەم بوو لە یونیتی پێنجەم گوتمان هەر کاتێک بیفۆر و ئافتەر و ئەز و وایڵ و سون و ئەسو ئەوانە هەموو کنجکشن بەڵام هەندێکیان وەکو یونیتی یەکەمە کو جیاواز بکرێتەوە لەوان دەڵێ مامۆستا کاتێک لە دووان فەرمانێکمان دیت ڕانە بردووە ئەو جا ڕانە بردووەش گوتمان فەرمان بە SB یانە بە BSB یانە ئیز و AMR بیان هاو و هاز بیان دوو دەستبی ئەوانە هاتن دەبی بەشی دووەم وڵ و پلس بیسی تێدابی کەواتە لە یونیتی پێنجەم و یەکەم بەو شێوازی جیاواز دەکرێتەوە ئەدی لە یونیتی هەفتەم لە هەمووان ئاسانترە هەر کاتێک ئەو کۆنجەکشنەمان دیت لە سەرەتای ڕستیانە لە کۆتای ڕستە بێ ئەوەی سەبجێکتمان هەبی ڕاستەوخۆ فەرمانێکدانی دەبی ing دابنین مەسەڵ دەڵێن چێ before ئێکسە دەرێن travelling ناوی سەبجێکتی لەگەر دابی یان after eating یان while writing هەر یەکێک لەوان دەبی ڕاستەخۆچی لە دووداوی دەبی یەکسەر فەرمانی دەبی ing پێوەبی بەڵام ئەوەش ناوی گوتمان سەبجێکتی لەگەر دابی هەر وەکو ئێستا لێرە باس ئەەکەین کۆتا بابەتمان لە participle clause گوتمان conjunction participle clause لەسنی یەکەم ڕاستەوخۆ ئێستا دەگوتمان هەر کاتێک چمان بینی while on as when after before لە سەرەتای ڕستەیە ناوەندی ڕستە هەر شوێنێک دەبی ڕاستەوخۆ فەرمانەکە ing پێوی بێ ئەوەی هیچ سەبجێکتێک بێ باسی I we you they he she ئیتمان نەکردیە باسی دانا و زانا و لانامان نەکردیە یەکسەر گوتمان دەبی لە دوو ڕاستەوخۆی فەرمانەکە بێ ing بێ نمونە the students answered the teacher before یەکسەر before هاتیە لە دوو بیفۆرەکە دەبی فەرمانەکی دابنێ فەرمانەکی ing ئەو understood ئەو دەرێ have understand had understood کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە understanding ing پێوەیە وەیان دەڵێن after مادەم after هاتیە سەبجێکتیشمان نییە یەکسەر دەڵێن چێ دەڵێن travelling وەیان دەڵێن چێ ئەو جارەی ئامرازەکە لەگەر چی بێکەوە دانایە یعنی ئەو ئامرازە و ing کە پێکەوە کردیتێ بۆ شای ئەو شێوازەش مهمتر لەوانی دیکە ئاگادار بن بۆ نمونە نووسیتی چێ دەڵێ blank New York last Saturday I have been having a wonderful time باشە ئێستا گەر هەر ئامرازێک دابنی دەی فەرمانەکە ڕاستەوخۆ ing لەگەر دابی بۆ نمونە مەسەن ئەگەر ئێستا برێم after I leave باشە لۆ یونیتی پێنجەم گوتمان
ئەگەر ئافتەر هات دەبی ڕستەکە ڕانەبردووی بەڵێ ڕانەبردووە وایە لە یونیتی پێنجەم تەواوە بەس ئایا بەشی دووەمی شوایە گوتمان ئەگەر ڕستەکەمان ڕانەبردوو بوو دەبی دووەم چی تێدابی فیوچەر وڵی تێدایی بابزانی وڵی تێدایە دەری نەخێر مامۆستا وڵی تێدا نییە کەواتە ئەوە لە یونیتی یەکەم و یونیتی پێنجەم هەڵەیە کەوا دەبی یونیتی هەفتەم بی یونیتی هەفتەمیش گوتمان ڕاستەخۆ دەبی فەرمانەکە چی پێوە بی ing ها before leaving before هەیە ing شی پێوەیە کەواتە ئەو وەڵامە ڕاستە گوتمان لە دوو ئامرازەکەش نابی وڵی تێدابی ما before I will be leave نابی گوتمان لەگەر ئامرازەکەش مۆدڵ ڤێربەکەی تێدابی. Number 4 blank to the United States he has gained a new job باشە دیسان هەمان شێواز وەکوەی مثلا کە دەڵێن while ئەگەر whileمان هەبوو لۆ یونیتی یەکەم دەبی subject و verb ing لەگەردابی کە subject و verb ing لەگەردایە نەخێر وڵی تێدایە گوتمان لەگەر ئامرازەکانیش قەت نابی وڵ لەگەر ئامرازەکەی بی ئەگە ئافتەرمان دیت ئافتەر هی کەمس ئێ باشە ئەگەر ئافتەر هی کەمس هەبی لۆ یونیتی پێنجەم تەواوە بەشی یەکەم بەس بە مەرزەشی دووەم دەبی چی تێدابی وڵی تێدایە نەخێر کەواتە ئەوەش هەڵەیە دەری ئافتەر کەمینگ هیچ کێشەیەکی نیە لە یونیتی هەفتەم کەواتە وەڵامەکەمان ڕاستە before he comes گوتمان ئەگەر لە یونیتی یەکەمش ئەوە تەواوبی هی پێنجەم دەبی وڵی تێدابی کەواتەوەش هەڵەیە. پێنجەمیان blank the preparation we started out sightseeing کەواتە دیسان ئەمە دەبی تەماشا بکەن ئایا یونیتی یەکەمە یان پێنجەمە یان هەفتەمە کەواتە ئەگەر ڕاستەوخۆ هەر کاتێک لە دوو ئامرازەکە یا ing ماندی یەکسەر دەیکا کە یونیتی هەفتەمە after doing دەشکرێت جاری وا هەیە یونیتی یەکەم و پێنجەم لەگەیەک دەینەوە یان یونیتی یەکەم و هەفتەم یان یونیتی پێنجەم و هەفتەم بەیەکەوە ئاگادار بە دەبی یاساکەمان لەگەربی ئەگەر ڕاستەوخۆ لە دوو ئامرازەکەی ing هات ئەو دەزانی یونیتی هەفتەمەوە ڕاستی ئەدەی و ئەگەر لە دوو ئافتەری ئێستا مثلا سبجەکتێک هاتبایە لەگەر had gone مثلا گوتبای after I had gone done sorry after I had done ئێستا بۆ نمونە بیکەنە یونیتی یەکەم دەڵێن چ after I دەبی چی لەگەردابی had done ئەوە لۆ یونیتی یەکەم گوتمان لەگەڵ after دەبی هاد و VRP پێوی بەس بە مەرزەشی لە بەشی دووەمیش دەبی چی تێدابی started کەواتە لۆ بەشی دووەم ئێستاوە started تەواوە ئەگەر بەو شێوازەی هاتۆ مثلا A B C D مثلا ئەوەش پیتەشی دیکەیدایە مەسەن گوتمان ئەوە کەواتە ئەوەش ڕاستە لۆ چکە لە بەشی دووەم دەبیتە چ ئەوە یونیتی هەفتەمە ئەوەش یونیتی یەکەمە کەواتە هەردووچیان ڕاستن بەڵام لەوەی لەبەر ئەوەی تەنها بی ڕاستە تەنها بیەکەی لێ دەدەین ئاگادار بن ئەوە یونیتی هەفتەم یەکەم بابەتمان بە ناوی چ بوو بە ناوی participle clause بە سێ شێوازمان شەرح کرد هەر سێ شێوازەکە دەبی فرمانێکی لە دوو بێ فرمانەکە چی پێوەبی ing لەگەردابی ئاگادار بن ئینشاءڵڵا لە دەرسی دابێ باسی بابەتێکی تکە ئەکەین ئەویش to plus infinitive لەگە plus verb ing ئاگاتان لێبی و تاوکو دەرسی دواتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ